پرسی کۆچ و جێهێشتنی وڵات بە گەرمی هاتوۆتەوە بەرباس و لە ئێستادا سەدان خێزان و گەنجی کورد لە ناوچە جیاوازەکانی کوردستان ئامادەکاریان کردووە و دەیانەوێت لە پێناو گەیشتن بە ژیانێکی ئارام ڕێگە دژوارەکانی کۆچ بگرنە بەر. شاڵا و خاوەنی نووسینگەی گەشتیاریە کاتێک زنجیری جانتاکەی ترازاند دەیان ڕەگەزنامەی ئەو خێزانانەی خستە بەردەممان کە مامەڵەی کۆچی بۆ ڕێخستون. هیچی بۆ گەشت سیاحەت ناچێت هەمووی بەرە ئەوروپا دەڕۆت. ئیتر ئەوی دەردەسێت ئەوشی دەرنەسێت چەند جارێک لێ دەدا لەوەی بگەڕێتەوە لەوشە خوا نەکەران شتێکی لێبێت پێشاوەکەی لە ساڵی پار و پێرار زۆرترە چونکە ئێمە نووسینگەیەکین لێرە فەرعی کۆمپانیاین باشە لەم ڕۆژانە تەلەفۆنم کرد وتم ڕانیە خەریکە چۆڵ دەکە وتیان سلێمانی شەروە ینی هەمان شتە ڕۆژێ بەجارێک دە عایلە دێ هەر دە عایلەی دوو نەفەریش بێت چەند دەکات ڕۆژێ دە عایلە دێت. تا ئێستا هاتوینێتەوە هیچ شتێکمان بۆ نەکراوە نە لە حکوومەتی عێراقەوە نە لە حکوومەتی هەرێمەوە خەڵکیش بێزار دەبێت لەوەی کە هیچ شتێکی بۆ نەکراوە ئەو مەسروفەی کردووە و ئەگەر شتێک بۆ خەڵک بکرێت لەو بوارەیەوە هیچ خەڵکێک ناتوانێت بڕواتەوە هیچ خەڵکێک یعنی کە ژیانی خۆش بێت بەرەو ڕێگەی هەندەران ناگرێتەوە زارێکشکە بەس بێزار دەبێت کە بێزاریش بوو هیچ کەسابێتێک نەبوو هیچ ژیانێک نەبوو مەزبورە بڕواتەوە خەڵکی ماڵمداڵەکەی خۆی لە ڕێدەدا فیسەبیریسی ئەوەی ژیانی خۆش بێت کە ژیانیشی نەبێت مەزبورە دەبێت ماڵمداڵەکەی خۆی بەدەستی خۆی بخاتە ئاوە. سکرتێری گشتی پەنابەرە گەڕاوەکانی ئەوروپا دەڵێت لە دوای جەژنی ڕەمەزانەوە زیاتر لە 600 هاوڵاتی کوردستانیان جێهێشتووە ئاشکرایشی دەکات ئەو خێزان و هاوڵاتیانەی لە ساڵەکانی ڕابردوودا گەڕابوونەوە بۆ کوردستان ئێستا جارێکی تر ڕێگەی کۆچ دەگرنەوە بەر. داخەوە ئێمە پێشبینی دەکەین کۆچێکی بە لێشاو دەست پێ بکاتەوە ئێمە لە سەرەتایەک داین وەکو ئەوەی کە دەبینی لە دوای جەژنی ڕەمەزانەوە زیاتر لە 670 کەس هەرێمی کوردستانی بەجێهێشتووە ئەگەر وەکو حینەیەکیش ڕانی وەرگرین لە ڕانیە 180 کەس تاوەکو ئەمڕۆ گەیشتون بە وڵاتی تورکیا هەندێکیش لەو کەسانە گەیشتونە وڵاتی ئیتاڵ و لێوێشەوە بەرە وڵاتەکانی دیکە دابەش دەبن. حکوومەت وەکو پێویست ئاوەڕی لەو پەنابەرە گەڕاوانە نەدایەوە بۆیە هیچ ئومێدێک هیچ ئاسوویەکی ڕوونیان نەبوو ئیدی هێدی ئەوانە کۆچیان کردوێتەوە دەیان خێزانیش کە لە دوای جێژنەوە هەندێکیان ڕۆشتون هەندێکیان لە ئامادەکاری دێن کە وڵات بەجێ هێڵن. لە ئێستادا بارزانی و لیژنەی ڕیفراندۆم بۆ پشتیوانی ڕوو لە ئەوروپا دەکەن هاوکات گەنجانی هەرێمی کوردستانیش هەمان ڕێگای ئەوروپا دەگرنە بەر بەڵام سەردانە ناچاریەکەی ئەوان لە ترسی بێکاری و هەژاری و برسێتیە لەو خاکەی کە بڕیارە دەوڵەتیان بۆ تێدا دروست بکرێت. ئاراز ڕەسوڵ کەناڵی ئاسمانی پەیام ڕاپەڕین.